کوێستانە کرەمفەراش لە ڕێکخراوی لاهای بۆ جینۆسایت بەرپرسیارەتی نوێنەرایەتی هەڵەبجە ئەەکەم. ئەمڕۆ یادی 36 هەمین تاوانی کیمیابارانی گوندی زەردەیە لە پارێزگای کرماشان لە وڵاتی ئێران. ئێمەژۆ ڕێکخراوەکەمان بە پێویستمان زانی ئەم ڕۆژە بەرزڕاگرین. پێم وایە هەتاکوم ئێستا ئەمە یەکەم جارە یادی جینۆسایدێکی وەها بکرێتەوە، یا ئەتوانم بڵێم لەوانەیە لە لای زۆر کەس گوندی زەردە ئاشنا نەبوو بێت کە ئەتوانم بڵێم زۆربەی دانیشتوانی ئەو گوندە کاکەین. بەداخەوە ئەوانش بە هەمان شێوە جینۆسایت کراون، بە چەکی کیمیایی و ژمارەیەکی زۆر قوربانیان هەیە و ژمارەیەکی زۆر برینداریان هەیە. بۆیە لەم ڕۆژە سەری ڕێژ و نەوازش بۆ سەرجەم شەهیدانی کوردستاندا ئەنێوێنین، بە تایبەتی شەهیدانی جینۆسایت کراوی گوندی زەردەی سەر بە پارێزگای کرماشان لە وڵاتی ئێران. 21 بە شەمەیەکی فەرمی مۆڵەتی فەرمیمان هەیە. لەقمان لە پارێزگای هەڵەبجە هەیە، لە سلێمانی هەیە، لە چەمچەماڵ هەیە، لە هەولێر هەیە و هەروەها لقێکشمان هەیە لە هۆڵندا و هەروەها بەنیازیشین لقێ بکەینەوە لە ئامادەسازیەی لە وڵاتی ئەڵمانیا، چکە بۆ خۆتان ئەزانن وڵاتی ئەڵمانیا یەکێک بۆ لەو وڵاتانی کە چەکی کیمیایی یاوە بە عێراق و کۆی چالاکێکە هەمان لە سەرجەم لە هەرێمی کوردستانە بەنیازین لە ئایندەیەکی نزیکە مۆڵەتەکەمان لە عێراق پەسەند بکەین بۆ ئەوی بتوانین لقێکیش لە بەغدا یاخۆ لە پارێزگاکانی ناوڕاست بکەینەوە، چکە بۆ خۆتان ئەزانن جینۆسایدکردن بەس تەنها بڵێن باکووری کوردستانی عێراقی نەگرتوتەوە، لە باشووری عێراقیش بە هەمان شێوە چەندەها پارێزگا هەیە جینۆسایت کراون یاخۆ بە جۆرێ لە جۆرەکان لە ژێر دەستی ڕژێمی بەعسا ئازار و نەهامەتیان چەشتووە. بۆیە ئێمە ئەمانەوێت داکۆکی لە مافی ئەوانە بکەین لە ڕووی معنەویەوە بە جینۆسایت ناساندنی کەیسی کورد بە تایبەتی کیمیابارانی هەڵەبجە و ئەنفال ئەوانە بتوانین لە چ قۆناغێکای ئێمە هەوڵ بدەین بیبینە پێشەوە قۆناغەکانیان تەواو بکەین و لە زۆربەی مەراسیم و یادەکانە وتاری تایبەتمان هەیە و کۆبنەوەی تایبەتمان هەیە و چەندەها کەسی پسپۆر لە بواری جینۆسایدە کە ماستەر و دکتۆرای هەیە ئەندامی ڕێکخراوەکەمانە لە ڕێگەی ئەوانەوە ئەتوانین سیمینار و کۆڕ و کۆبنەوە بکەین هەتاکوم بتوانین کەیسی جینۆسایت بە شێوەیەکی زیاتر ئاشنا بکەین بە گەنجان و کۆمەڵانی خەڵکی کوردستان.